دکتۆرێکی ئەڵمانی پاش ئەنجامدانی توێژینەوەیەک سێ شێوازی گرنگ بۆ خۆپاراستن لە جەڵدەی مێشک دەخاتە ڕوو. کورت بایل پزیشکی دەروونناسی ئەڵمانی توێژینەوەیەک لەسەر ئەو ڕێگەیانە ئەنجام دەدات کە ئاگەری توشبوون بە جەڵدەی مێشک کەم دەکاتەوە کە لە ئێستادا یەکێکە لەو کێشە تەندروستیانەی کەسانێکی زۆر بەدەستیەوە دەناڵێن و ساڵانە ژمارەی زۆر لە دانیشتوانی جیهان دەکاتە قوربانی. بەڕای ئەو پسپۆرە وەرزشکردن و خواردنی خۆراکی تەندروست لە پاڵ وازهێنان لە جگەرەکێشان سوودێکی زۆریان بۆ تەندروستی هەیە و ئەگەری توشبوون بە جەڵدەی مێشک بە ڕێژێکی بەرچاو کەم دەکاتەوە. کورت بایل ڕێنمایی دەدات بەوەی ڕۆژانە بۆ ماوەی 30 خولەک ڕاهێنانە وەرزشیەکان ئەنجام بدرێت بەتایبەت وەرزشەکانی وەک مەلەکردن و سواربوونی پاسکیل و ڕاکردن چونکە دەبنەوەی پاراستنی لەش لە چەندین نەخۆشی جیاواز بەتایبەت ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان بە خوێن و دەمارەکانەوە هەیە. لەبارەی خۆراکەوە پزیشکە ئەڵمانیەکە ڕێنمایی دەدات بەوەی کە ڕۆژانە هەر کەسێک لە 5 گرام زیاتر خوێن نەچێتە لەشیەوە چونکە بەکارهێنانی زیاتر لەو بڕا هۆکاری بەرزبوونەوەی فشاری خوێنە. ئەمەش ئەگەری دووشبوون بە جەڵدەی مێشک زیاد دەکات. هاوکات دەبێت هاوڵاتیان خۆیان لە خواردنی چەوری ئاژەڵی بپارێزن و گرنگی بدەن بە خواردنی ئەو خۆراکانی ترشە چەورێ تێرنەبووەکان تیایاندایە وەک ماسی و سەوزەکان چونکە ترشە چەورێ تێرنەبووەکان هۆکارێکن بۆ دابەزاندنی ڕێژەی کۆلسترۆلی خوێن. یەکێکی دیکە لە ڕێگاکانی کورت بایل بۆ خۆپارێزی لە جەڵدەی مێشک بەوازهێنانە لە جگەرەکێشان چونکە ئەو کردارە دەبێتە هۆی تێکدانی مولولە خوێنەکان و زیادبوونی پەستان لەسەریان. ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە جەڵدەی مێشک. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهان ساڵانە بە ملیۆنان کەس بەهۆی توشبوون بە جەڵدەی مێشکەوە گیان لەدەست دەدەن. هۆکاری سەرەکی توشبوون بەم حاڵەتەش شێوازی ژیانێکی ناتەندروستە. مەبەستیش لە شێوازی ژیانی ناتەندروست جگەرەکێشان و خواردنی خۆراکی ناتەندروست و ئەنجامدانی وەرزش و خواردنەوەی